بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان ألف لام را كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد. چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بۆ پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکیشیان وتویانە هەر خدا خۆی زانایە بە نهێنی ئەو پیتانە. ئەم قورئانە کتێبێکە دامان بەزاندووە بۆت ئەی موحەممەد تا خەڵکی لە تاریچیەکانی بێباوەڕی و نەزانی و سەر لێ شێواوی دەربهێنیت بەرەو نور و ڕێبازی ڕۆشنایی ئیمان بە ویستی پەروەردگاریان تا دەگەنە ڕێبازی ڕاستی خدای باڵا دەست و شایستەی سوپاسگوزاری. الله الذي له ما في السماوات وما في الأرض وويل للكافرين من عذاب شديد. ئەو خدایەی کە هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە هەر ئەو خاوەنیانە. هاوار و ئاه و ناڵە بۆ ئەو کەسانەی کە بێ باوەڕن لە سزایەکی زۆر تند و تیژ. الذين يستحبون الحياة الدنيا على الآخرة ويصدون عن سبيل الله ويبغونها عوجا أولئك في ضلال بعيد. ئەوانەی کە ژیانی دنیایان لەلا بە نرختر و خۆشەویسترە لە ژیانی جیهانی دوایی هەمیشە بربەست دەخەنە بەر ڕێبازی خوددا و دەیانەوێت لە ڕێڕەوی خۆی دەربچێت و بترازێت یاخود پەسەندە لایەن بەڵام بەمەرجێک لە خزمەت پلان و نەخشەی ئەواندا بێت. ئەوانە لە گومڕایەکی قوڵ و بێسەر و بندا سەرگەردان و دەمێننەوە. وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم فيضل الله من يشاء ويهدي من يشاء وهو العزيز الحكيم. ئێمە هیچ پێغەمبەرێکمان ڕەوانە نەکردووە تەنها بە زمانی قەومەکەی نەبێت. یەکێک بووە لە خۆیان و بە زمانی ئەوان دواوە تا هەموو شتێکیان بۆ ڕوون بکاتەوە. اینجا خدای گەورە ئەو کەسەی گومڕا کردووە کە ویستویەتی چونکە گوێی بۆ بانگەوازی حەق نەگرتووە. ئەوەشی کە ویستویەتی هیدایەتی داوە. پەروەردگار پاڵپشتی ژیر و هۆشمەندانە. ئەو زاتەش باڵا دەستە ویستی ئەو لەسەر و هەموو ویستەکانەوەیە. دانایە و دەزانێت چێ شایستەی ئەو ڕەحمەتە بنرخەیە. ولقد أرسلنا موسى بآياتنا أن أخرج قومك من الظلمات إلى النور وذكرهم بأيام الله إن في ذلك لآيات لكل صبار شكور. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە موسامان ڕەوانە کرد هاوڕێ لەگەڵ موعجیزەی زۆردا فەرمانمان پێدا کە قەوم و عەشرەتت لە تاریچەکان ڕزگار بکە و بەرەو نور و ڕووناچی بیان بە. ڕۆژەکانی خودایان بۆ بهێنەرەوە یاد ئەو ڕۆژانەی کە تۆڵەی لەبێ باوەڕان سند و ئیماندارانی سەرخست. بێگومان لەو بەسەر هاتانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ هەموو ئەو کەسانەی کە زۆر خۆگرن لە کاتی تنگانەدا زۆر سوپاسگوزاریشن لە کاتی خۆشیدا. وإذ قال موسى لقومه اذكروا نعمة الله عليكم إذ أنجاكم من آل فرعون يسومونكم سوء
سوء العذاب ويذبحون أبناءكم ويستحيون نساءكم وفي ذلكم بلاء من ربكم عظيم. یادیان بهێنەرەوە کاتێک موسا بە قەومەکەی وت یادی ناز و نیعمەتەکانی خوددا بکەنەوە لە سەرتان کاتێک لە دار و دەستەی فرعون ڕزگاری کردن کە بە ناخۆشترین شێوە سزای دەدان کوڕانی ئێوەیان سەردەبڕی و ئافرەتانی ئێوەیان دەهێشتەوە بۆ کارەکەری بێگومان لەو پێشهاتانەدا بەڵاو تاقیکردنەوەیەکی گەورە لەلایەن پەروەردگارتانەوە بۆتان سازدرا بوو. وَإِذْ تَأَذَّنَ رَبُّكُمْ لَئِن شَكَرْتُمْ لَأَزِيدَنَّكُمْ وَلَئِن كَفَرْتُمْ إِنَّ عَذَابِي لَشَدِيدٌ. لەیاتان بێت کە پەروەردگارتان بڕیاری داوە سوێن بە خوددا ئەگەر سوپاسگوزار و شکرانە بژێر بن ڕزق و ڕۆزی و ناز و نیعمەتتان بەسەردا دەڕژێنم و زیادی دەکەم بەڵام ئەگەر ناشکر و سوپاس ناپەزێر بن بەڕاستی ئەو کاتە ئیتر تۆڵە و سزای من زۆر بە ئازار دەبێت. وقال موسى إن تكفروا أنتم ومن في الأرض جميعا فإن الله لغني حميد. موسا وتی خەڵچینە ئەگەر ئێوە و هەموو دانیشتوانی سەرزەوی بەگشتی خوددا نەناس و بێباوەڕ بن ئەوە بێگومان هەر خۆتان زەرەر دەکەن چونکە خوددا هەر خۆی بێنیازە و شایستەی سوپاسە. ألم يأتكم نبأ الذين من قبلكم قوم نوح وعاد وثمود والذين من بعدهم لا يعلمهم إلا الله جاءتهم رسلهم بالبينات فردوا أيديهم في أفواههم وقالوا إنا كفرنا بما أرسلتم به وإنا لفي شك مما تدعوننا إليه مريب. باشا ئایا هەواڵی قەومە پێشوەکانتان پێ نەگەیشتووە قەومی نوح و عاد و ثەمود ئەوانەشی کە لە دوای ئەوانەوە هاتوون تەنها خوددا نەبێت کەس نازانێت چەند دەبوون و چیان بەسەر هاتووە ئەوانە پێغەمبەرەکانیان بە بەڵگەی زۆرەوە هاتن دووپاتیان دەکردەوە کە پێغەمبەری پەروەردگارن کەچی خوددا نەناسان یان بەدەستیان ئاماژەیان دەکرد بۆ پێغەمبەران کە بێدەنگ بن یاخود دەستیان دەبرد بۆ دەمی خۆیان و دایان کردە فیکە و هۆسە و گاڵتەجاڕی و دایانوت بێگومان ئێمە باوەڕمان بەم پەیام و بەرنامەیە نییە کە بە ئێوەدا ڕەوانە کراوە بەڕاستی ئێمەش لە دوو دڵیەک داین کە خەڵکیش دەخاتە گومانەوە لەوەی کە ئێوە بانگەوازی ئێمەی بۆ دەکەن. قالت رسلهم أفي الله شك فاطر السماوات والأرض يدعوكم ليغفر لكم من ذنوبكم ويؤخركم إلى أجل مسمى قالوا إن أنتم إلا بشر مثلنا تريدون أن تصدونا عما كان يعبد آباؤنا فأتونا بسلطان مبين. پێغەمبەرانیان وتیان باشە ئاخر گومان لە چی دەکەن؟ ئایا لە خودای پەروەردگاردا گومان هەیە بەدیهێنەری ئاسمانەکان و زەوی؟ ئەو زاتە بانگتان دەکات بۆ ئەوەی لێتان خۆش ببێت بۆ ئەوەی لە هەڵە و گوناهەکانتان چاوپۆشی بکات و مۆڵەتیشتان دەدات تا کاتێکی دیاری کراو کەچی خوددا نەناسان ڕوو بە پێغەمبەران وتیان ئێوە تەنها بەشەرن وەکو ئێمە هیچی تر نین لە باتی سوپاسی خوددا بکەن کە ئەوەندە ئادەمیزاد ڕێزدارە نوێنەر لە خۆیان هەڵدەبژێرێت کەچی ڕەخنەیان گرت و وتیان ئێوە دەتانەوێت ڕێگر و دش بەوە بن کە با و باپیرانمان دەیان پەرست دەیەگەر ڕاز دەکەن بەڵگەیەکی ئاشکرامان بۆ بهێن و نیشانمان بدەن.
قالت لهم رسلهم إن نحن إلا بشر مثلكم ولكن الله يمن على من يشاء من عباده وما كان لنا أن نأتيكم بسلطان إلا بإذن الله وعلى الله فليتوكل المؤمنون. پێغەمبەرانیان پێیان وتن ئێمە تەنها بەشەرێکین وەکو ئێوە و هیچی تر، بەڵام خدا ویستی هەر کەسێکی ببێت لە بەندەکانی خۆی منەت دەخاتە سەری هەڵیان دەبژێرێ بۆ گەیاندنی پەیامە پیرۆزەکەی. ئێمە بۆمان نەبووە هیچ بەڵگە و معجزەیەکتان بۆ بهێنین مەگەر بە ویست و مۆڵەتی خدا نەبێت. دەبا ئەوانەی کە ئیماندارن هەر پشت بە خدا ببەستن. وما لنا ألا نتوكل على الله وقد هدانا سبلنا ولنصبرن على ما آذيتمونا وعلى الله فليتوكل المتوكلون. جا ئەوە چیمان هەیە ئێمە ئەگەر پشت بە پەروەردگاری مەزن نەبەستین لە کاتێکدا کە بەڕاستی ئەو زاتە هیدایەت و ڕێنمووی کردوین بۆ هەموو ڕێگە و ڕێبازێکی چاک و بەسوود مەرج بێت لە بەرامبەر ئەو هەموو ناخۆشی وازارەوە کە ئێوە بۆ ئێمەتان پێشهێنا خۆگر و بە ئارام بین. دەبا ئەوانەی کە پشتیوانیان پێویستە هەر پشت بە خوددا ببەستن. وقال الذين كفروا لرسلهم لنخرجنكم من أرضنا أو لتعودن في ملتنا فأوحى إليهم ربهم لنهلكن الظالمين. ئەوانەشی کە بێ باوەڕبوون بە پێغەمبەرانی خۆیانیان وت ئەگەر کۆڵ نەدەن بەڕاستی لە وڵاتمان دەرتان دەکەین یان دەوێت بێنەوە ڕیزی ئاینەکەی ئێمە. ئەوسا پەروەردگاریان پەیامی بۆ ناردن کە دڵنیابن ئێمە ستەمکاران بەم زوانە لەناو دەبەین و دەیان فەوتێنین. وَلَنُسْكِنَنَّكُمُ الْأَرْضَ مِنْ بَعْدِهِمْ ذَلِكَ لِمَنْ خَافَ مَقَامِي وَخَافَ وَعِيدِ. بێگومان نیشتەجێتان دەکەین لەو وڵاتەدا لە دوای ئەوان. ئەوەش بۆ هەموو ئەو کەسانەیە کە لە وەستانیان لە بەردەم دەسەڵاتی مندا دەترسن و لە هەڕەشەکانی من بیم و ترسیان هەیە. واستفتحوا وخاب كل جبار عنيد. ئەوسا ئیتر پێغەمبەران داوای سەرکەوتنیان لە پەروەردگاریان کرد و هەموو زۆردار و ستەمکار و سەرسەخت و دڵڕەشێک نائومێد و مایە پووج بوو. من ورائه جهنم ويسقى من ماء صديد. هەر یەک لەوانە لە داهاتوودا دۆزەخ چاوەڕێتی و تێیدا کێم و زوخاوی دەرخوار دەدرێت. يتجرعه ولا يكاد يسيغه ويأتيه الموت من كل مكان وما هو بميت ومن ورائه عذاب غليظ. جاو کێم و زوخاوە قوم بەناچاری دەخواتەوە و بە ئاسانی بۆی قود نادرێت. مەرجیش لە هەموو لایەکەوە هێرشی بۆ دەهێنێت کەچی ناژمرێت. لەوە دواش سزا و ئازاری هەمە جۆر و ناخۆش و گران یەخەی بەرنادات. مثل الذين كفروا بربهم أعمالهم كرماد اشتدت به الريح في يوم عاصف لا يقدرون مما كسبوا على شيء ذلك هو الضلال البعيد. نمونەی ئەوانەی کە باوەڕیان نەهێناوە بە پەروەردگاریان کردەوەکانیان وەکو خۆڵە مێشێک وایە کە لە ڕەشەبایەکی سەخت لە ڕۆژێکی گەردەلوولدا بەتوندی لێی بدات. لەو هەوڵ و کۆششەی کە داویانە بۆ دنیا هیچیان دەست ناکەوێت. ئەوەیە گومڕایەک کە لە حەق و ڕاستیەوە دوورە. ألم تر أن الله خلق السماوات والأرض بالحق
إن يشأ يذهبكم ويأت بخلق جديد ئایا نەتبینیوە و نەتزانیوە کە بێگومان خدا ئاسمانەکان و زەوی لەسەر بنچینەی حەق و ڕاستی بەدیهێناوە ئەگەر بێوێت ئەوە ئێوە لەناو دەبات و ناتان هێڵێت و کەسانی تازە دەهێنێتە کایەوە وما ذلك على الله بعزيز ئەو گۆڕانکاری و ئەو جۆرەشتانە لای خدای بەدەسەڵات گران نییە و زۆر ئاسانە وبرزوا لله جميعا فقال الضعفاء للذين استكبروا إنا كنا لكم تبعا فهل أنتم مغنون عنا من عذاب الله من شيء قالوا لو هدانا الله لهديناكم سواء علينا أجزعنا أم صبرنا ما لنا من محيص ئەو ڕۆژەی کە قیامەت بەرپا دەبێت هەمووان لە بەردەم دەسەڵاتی خودادا دەردەکەون اینجا لاواز و بێدەسەڵاتەکان ئەوانەی کوێرانە شوێن ملهوڕ و ستەمکاران کەوتبوون دەڵێن بەوانەی کە خۆیان بەزل و گەورەدانا بوو بێگومان خۆ ئێمە شوێن ئێوە کەوتبووین ئێمە گوێڕایەڵ و فەرمانبەرداری ئێوە بووین جا ئایا ئێوە ئەمڕۆ ناتوانن هەوڵێک بدەن تا ئەندازەیەک سزای خدا لەسەرمان کەم ببێتەوە لە وەڵامیاندا وتیان ئەگەر خدا هیدایەتی ئێمەی بدایە ئێمەش هیدایەتی ئێوەمان دەدا ئەلبەت ڕوون و ئاشکرایە کە ئەوانە بەدەسەڵاتدار و بێدەسەڵاتیانەوە لە دنیادا نەک هیدایەتیان نەدەویست بەڵکو دژی دەوەستان و پیلانیان دەجێڕا ئیتر چۆن خدای گەورە هیدایەتی ئەو جۆرە کەسانە دەدات خۆ هیدایەت بە زۆر نییە ئێستاش بۆ ئێمە چۆن یەکە هاوار و ئاهوناڵە بکەین یان دام بە خۆدا بگرین چارمان نییە و ڕزگار بوونمان ئەستەمە وقال الشيطان لما قضي الأمر إن الله وعدكم وعد الحق ووعدتكم فأخلفتكم وما كان لي عليكم من سلطان إلا أن دعوتكم فاستجبتم لي فلا تلوموني ولوموا أنفسكم ما أنا بمصرخكم وما أنتم بمصرخي إني كفرت بما أشركتمون من قبل إن الظالمين لهم عذاب أليم کاتێ هەمووشت تەواو دەبێت بەهەشتەکان دەچنە بەهەشتەوە و دۆزەخیەکان دەخرێنە دۆزەخەوە شەیتان بە فەرمانی خدا دێتە قسە و ڕوو بە پەیڕەوانی دەڵێت بەڕاستی خدا بەڵێنی ڕاست و دروستی پێڕاگەیاند بوون منیش بەڵێنی درۆ و نادروستم پێدان و جاتوانیم گومڕاتان بکەم و لە ڕێبازی ڕاست وێڵتان بکەم و نەبێت من هیچ زۆر و دەسەڵاتێکم بەسەر ئێوەدا هەبوو بێت جگەل لەوەی بە وەسوەسە و خەتەرە و خەیاڵ بانگم کردن بۆ خدا نەناسی و تاوان ئێوەش بەدەمەوە هاتن و بە قسەتان کردم ئیتر سەرزانشت و لۆمەی من مەکەن بەڵکو سەرزانشت و لۆمەی خۆتان بکەن کە ئاوا جێلانە بێبیرکردنەوە بە قسەتان کردم ئەمڕۆ من ناتوانم بەهانە و هاواری ئێوەوە بێم ئێوەش ناتوانن بەهانە و هاواری منەوە بێن بێگومان من باوەڕم نەبوو بەوەی کە کاتی خۆی منتان کردبوو بە شەریک و هاوبەش لە پێشدا بەڕاستی ئەمڕۆ ستەمکاران سزای زۆر بە ئێش دەدرێن وأدخل الذين آمنوا وعملوا الصالحات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها بإذن ربهم تحيتهم فيها سلام لولا شەوە ئەوانەی ئیمان و باوەڕیان هێنابوو کار و کردەوە چاکەکانیان ئەنجامدا بوو بەرەو بەهەشت بەڕێکران چەندەها ڕووبار بەژێر درەختەکان و بەبەردەم کۆشکەکانیدا دەڕوات لەو جێگە و ڕێگە خۆشەدا ژیانی هەمیشەی و بەردەوام دەبەنە سەر بە فەرمان و ڕەزامەندی پەروەردگاریان و چاک و چۆنیان لەو بەهەشتەدا سڵاو کردنە ألم تر كيف ضرب الله مثلا كلمة
طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء. ئایا نەتان بینیوە و نەتان زانیوە چۆن خوددا نمونە دەهێنێتەوە بە گوفتاری چاک و پاک کە وەک درەختی چاک و بەردار وایە، ڕەجی بەتوندیدا کوتاوە لە زەویدا، لق و پۆپەکانیشی بە ئاسماندا بڵاو بوونەتەوە. تؤتي أكلها كل حين بإذن ربها ويضرب الله الأمثال للناس لعلهم يتذكرون. ئەو درەختە هەموو کات و دەمێک بەروبوومی پاک و جوان و بێگەردی دەبەخشێت بە ویستی پەروەردگاری. جا خدای پەروەردگار ئەم نمونانە دەهێنێتەوە بۆ خەڵکی بەڵکو یاداوەری وەرگرن. لە ڕاستیدا دین و بەرنامەی خوددا درەختێکی ئاوا پیرۆزە، ڕەگ و ڕیشاڵی خێربەخشە، چونکە خاچی زەوی لە داماڵین دەپارێزێت، لق و پۆپی بەسوودا سێبەر دەکات، گەڵا و گوڵی بۆ دا و دەرمان و ماڵات، بەروبوومی بۆ ئادەمیزاد، باڵندەکان بە ئاوازی خۆش لەسەری دەخوێن و تەسبیحات دەکەن و دڵخۆشمان دەکەن، ئۆکسجین دەبەخشێت هەتا دوایی. ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة اجتثت من فوق الأرض ما لها من قرار. نمونەی قسە و گفتاری پیس و ناپوختیش وەکو درەختی زۆر پیس و بێسوود وایە کە هەڵکێشرابێت و لەسەر ڕووکاری زەوی فڕێدرابێت، بە هیچ بارێکدا خۆی نەگرێت، بۆ سوتاندن نەبێت، بۆ هیچی تر چاک نییە. ئەم نمونەیەش ئاماژەیە بۆ هەموو سەرگەردانیەک کە لە دنیادا خێر نەداتەوە، لە قیامەتیشدا شوێن کەوتوانیان لە دۆزەخەوە سەریان دەردەچێت. يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة ويضل الله الظالمين ويفعل الله ما يشاء. خدای گەورە ئەوانەی باوەڕیان هێناوە پایەدار دەکات لەسەر گفتاری بەجێ و دروستیان لە ژیانی دنیادا، لەسەر مەرگ و لە قیامەتیشدا باوەڕی دامەزرا و فریایان دەکەوێت و گفتاریان ڕێک و پێک و دامەزراو دەبێت و بە ئیمانەوە دەمرن. لەولاشەوە هەر ئەو خودایەستەم کاران گومڕا دەکات و ئەوەی پەروەردگار بیەوێت هەر ئەوە پێش دێت و دەکرێت. ألم تر إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار. ئایا سەرنجی ئەوانە نادەیت کە ناز و نیعمەتەکانی خودایان بە حرام جێڕاوە بۆ گوناه و خراپە بەکاری دەهێن و بوونەتە هۆی سەرگەردانی و تیاچوونی قەومەکەی خۆیان؟ جهنم يصلونها وبئس القرار. ئەوانە سەرنجام دەچنە ناو دۆزەخ کە جێگەیەکی زۆر ناخۆشە بۆ نیشتە جێبوون. وجعلوا لله أندادا ليضلوا عن سبيله قل تمتعوا فإن مصيركم إلى النار. خودانە ناسان هاوڵ و شەریکیان بۆ خوددا بڕیاردا بۆ ئەوەی خەڵک وێڵ بکەن لە بەرنامە و ئاین و ڕێبازی خوددا. پێیان بڵێ ڕابوێرن و ژیان بەسەر برن، چونکە بەڕاستی سەرنجامتان بەرەو دۆزەخە. قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة وينفقوا مما رزقناهم سرا وعلانية من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال. ئەی محەممەد بۆ بەندانم کە باوەڕیان هێناوە بڵێ با نوێژەکانیان بە چاچی ئەنجام بدەن و لەو ڕزق و ڕۆزیەی کە پێمان بەخشیون ببەخشن بەنهێنی بۆ ئەوەی ڕیا و ڕووپامایی تێکەڵ نەبێت و باشکرا بۆ هاندانی کەسانی تر. پێشەوەی ڕۆژێک بێت نەکڕینی تێدایە نەفرۆشتن تا بەهۆی پارە و سامانەوە خۆتان دەرباز بکەن، نەدۆستایەتیشی تێدایە تا دۆستان و هاوڵان هەوڵێک بدەن.
الله الذي خلق السماوات والأرض وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم وسخر لكم الفلك لتجري في البحر بأمره وسخر لكم الأنهار خدا و زاتەیە کە ئاسمانەکان و زەوی بەدیهێناوە لە ئاسمانەوە بارانی باراندووە و بەهۆیەوە بەرووبوومی لە ناخی زەوی بۆ ئێوە دەرهێناوە هەروەها کەشتی لە دەریادا بۆ ئێوە بارهێناوە تا بە فەرمانی ئەو زاتە بڕوات بەسەریەوە هەر خدایە بەدیهێنەری ئەو ماددە سەرەتایانەی کە کەشتی لێ دروست دەکرێت هەرو زاتەیە بەدیهێنەری وزە و ئاو و هەوا تا دوایی هەروەها ڕووبارەکانیشی بۆ ڕام کردوون کە جۆرەها سوودیان هەیە بۆتان وسخر لكم الشمس والقمر دائبين وسخر لكم الليل والنهار خۆر و مانجیشی بۆ ڕامهێناون کە بەردەوام لە چەرخ و خولدان شەو ڕۆژیشی بۆ خزمەتگوزاری ئێوە ڕامهێنا وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار لە هەرچی شتێک داواتان کردبێت و پێویستان بێت پێی بەخشیون خۆ ئەگەر ناز و نیعمەت و بەخششەکانی خدا ژمارە بکەن ناتوانن بیان ژمێرن بەڵکو یەک نیعمەت ناژمێردرێت ئەوەندە لق و پۆپی لێ دەبێتەوە بەڕاستی زۆربەی ئینسانەکان زۆر ستەمکار و خدا نەناس و سپڵەن وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام بەیاد بهێنە کاتێک ئیبراهیم نزای کرد و وتی پەروەردگارە باڵی هێمنی و ئاسایش بچێشە بەسەر ئەم شار و وڵاتەدا و خۆم و نەوەکانیشم بپارێزە لەوەی کە بتەکان بپەرستین رب إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم پەروەردگارە بەڕاستی ئەو بتانە زۆر کەسیان گومڕا کرد و زۆر خەڵکیان سەر لێ شێواو کرد جا ئەوەی شوێنی من بکەوێت و بەگوێی من بکات ئەوە بێگومان لە پێی ڕەوانی منە ئەوەشی کەلێم یاخی دەبێت ئەوە بێگومان تۆ زۆر لێخۆش بوو میهرەبانیت ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون پەروەردگارە بەڕاستی من هەندێ لەوە چەو خێزانم لە دۆڵێکی وشتی بێکشت و کاڵدا جێنشین کردووە لە پاڵ ماڵە پیرۆزەکەتدا لە پاڵ بەیت الحەرامدا پەروەردگارە بۆیە لێرە نیشتە جێم کردن تا بە چاچی نوێژ و خوداپەرستی ئەنجام بدەن جا داواکارم دڵی هەندێک لەو خەڵکە کە من چێژ بکەیت بۆ لایەن و لە ڕزق و ڕۆزی جۆرە و جۆر بەهرەمەندیان بکەیت بۆ ئەوەی سوپاسگوزاری بکەن ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء پەروەردگارە بەڕاستی تۆ دەزانی چی دەشارینەوە و چی ئاشکرا دەکەین لە کار و کردەوەمان و هیچ شتێک لە زەوی و لە ئاسماندا لە خودای گەورە پەنها نابێت الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء
سوپاس و ستایش بۆ ئەو خودایی کە لە تەمەنی پیریدا ئیسماعیل و ئیسحاقی پێبەخشیم بەڕاستی پەروەردگارم بیسەری دوعا و نزایە رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء پەروەردگارە خۆم و نەوەکانم بجێڕە لەو کەسانەی کە ئەنجام دەری نوێژ بین بە چاچی پەروەردگارە دوعا و نزام گیرا بکە ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب پەروەردگارە لە خۆم و دایک و باوکم و ئیمانداران خۆش ببە لەو ڕۆژەدا کە لێپرسینەوە بەرپا دەبێت ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار ئەی پێغەمبەر ئەی ئیماندار وا گومان مەبە کە خوددا بێئاگایە لەو کار و کردەوەی ستەمکاران دەیکەن بەڕاستی خوددا سزاکەیان دوا دەخات بۆ ڕۆژێک کە چاوەکانیان تێیدا ئەبڵق دەبن جاری واش هەیە هەر لە دنیادا ستەمکاران ڕیسوا دەکات و تۆڵەیان لێدەسێنێت مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء بەپەلە و شپرزەیەوە دێن سەریان بەرز کردوتەوە و لە ترس و سامناچی ئەو ڕۆژەدا چاویان ناتروکێت دڵە ڕاوچێیانە و دڵ و دەرونیان بەتاڵە و هیچ حاڵی نین وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال أي محمد خەڵک بترسێنەوە بێداریان بکەرەوە لەو ڕۆژەی کە سزا و ئازار یەخەیان پێدەگرێت جا ئەوانەی کەستەمیان کردووە دەڵێن پەروەردگارە بۆ ماوەیەکی کەم و نزیک مۆڵەتمان بدە بمانگێڕەوە بۆ دنیا تا بەدەم بانگەوازەکەتەوە بچین و شوێنی پێغەمبەران بکەوین بەڵام تازە کار لە کار ترازاوە و گەڕانەوە ئەستەمە بۆیە پێیان دەوترێت مەگەر کاتی خۆی سوێنتان نەدەخوارد کە دنیا بەردەوامە و ئێوە تیا چوونتان نابێت وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال ئێوە کاتی خۆشی نیشتەجێ بوون لە ماڵ و حاڵ و شوێنی ئەوانەدا کەستەمیان لە خۆیان کرد و ڕێگەی ئیمان و خوددا ناسیان نەگرت بۆتان دەرکەوت کە چیمان پێکردن و چیمان بەسەرهێنان و نمونە و باسی زۆرمان بۆ هێناونەتەوە دەربارەی سەرنجامیان وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال بێگومان خوددانە ناسان پیلان و تەڵەکەی خۆیانیان جێڕا فێڵ و فڕی زۆریان کرد بەڵام هەموو پیلان و فێڵیان لای خوددا ئاشکرا و دیارە بەسەر خۆیاندا دەیشتێنێتەوە هەرچەندە پیلان و فێڵیان چێوەکانیش لەبن بهێنێت فلا تحسبن الله مخلف وعده رسله إن الله عزيز ذو انتقام کەواتە وا حساب مەکە ئەی پێغەمبەر ئەی ئیماندار خدای گەورە بەڵێنی خۆی بۆ پێغەمبەران ناباتە سەر بەسەر خستن و مانەوەی بەرنامەیان لە دنیادا و سەرفرازی هەمیشەیان لە بەهەشتی بەریندا چونکە بەڕاستی خوددا باڵا دەستە و خاوەنی تۆڵەیە لەستەمکار و خوددا نەناسان يوم تبدل الأرض غير الأرض والسماوات وبرزوا لله الواحد القهار لە ڕۆژێکدا کە ئەم زەویە دەگۆڕێت بە زەویەکی تر و
هەروەها ئاسمانەکانیش دەگۆڕێن بە شێوە و شێوازێکی تر و هەموو ئەو خەڵکت دەردەکەون و ئامادەن لەبەردەم دادگای خودای تاک و تەنها و بەدەسەڵات و خەشمگیر لە کافران. وترى المجرمين يومئذ مقرنين في الأصفاد لەو ڕۆژەدا تاوان باران و گوناهکاران دەبینیت کۆت و زنجیر کراوەتە دەست و پێ و گردنیان و بە یەکەوە بەستراون. سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار کراسەکانیان لە قەترانە کە مادەیەکی ڕەشی بۆ ناخۆشە و بە خێراییش دەسووتێت و بڵێ سەی ئاگریش ڕوخساریانی داپۆشیوە زۆر لە سەخڵەتی دان. ليجزي الله كل نفس ما كسبت إن الله سريع الحساب. ئەم تۆڵە سەندنە لەستەمکاران بۆ ئەوەیە کە خوددا پاداشتی هەر کەسێک بە گوێرەی ئەوەی کردوویەتی بداتەوە، چونکە بەڕاستی خدای گەورە بە خێرایی لە پرسینەوەکان ئەنجام دەدا. هذا بلاغ للناس ولينذروا به وليعلموا أنما هو إله واحد وليذكر أولو الألباب. ئەم قورئانە ڕاگەیاندنێکە بۆ خەڵکی بەگشتی تا بەهۆیەوە وریا بکرێنەوە و ئامۆژگاری پێوەربگرن بۆ ئەوەی بزانن بێگومان ئەو زاتە خودایەکی تاک و تەنهایە، هەروەها بۆ ئەوەیە کە خاوەنی بیر و هۆشەکان یاداوەری وەربگرن و تێفکرن لە هەوڵی ئەوەدا بن خۆشیان و خەڵکیش لە سزای دۆزەخ ڕزگار بکەن.